تەباشان چەقبەستووی سیاسی دەشکێنێت باڵ تاڵەبانی دووبارە وەک کۆتری ئاشتی دەرکەوتەوە. من کۆتری ئاشتیم ئامادە. لە چوارچێوەی هەوڵە بەردەوامەکانیدا بۆ هێورکردنەوەی بارگشتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و دۆزینەوەی دەرچێک بۆ کۆتایی هێنان باو چەقبەستووی ئێستەی هەرێمی کوردستانی کردوتەوە و زیانی بە بەرژەوەندە گشتیەکان گەیاندووە. باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە وەک پاڵەوانی هێورکردنەوە و زمانی ئاشتی دۆخە سەختەکان دەرکەوتەوە و باوەشی ئاشتی لە پێناو خەڵکی کوردستاندا کردەوە. دوای ئەوەی سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەردانی سەرۆکی یەکێتی کرد و دەست پێشخەری دەربازبوونی لەم چەقبەستوویە سیاسیە پێشکەش کرد. باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە وەڵامی دەست پێشخەریەکەی ئەمینداری یەکگرتوودا ڕایگەیاند ئێمە وەکو یەکێتی لە ڕابردوودا هەروەها بۆ ئێستا و داهاتوش بەرەو ڕووی هەردەست پێشخەریەک دەچین کە لە سۆنگەی دڵسۆزیەوە بێت و لە سوود و بەرژەوەندی گەلی کوردستان بێت. بۆیە بڕیار دەدەم میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری ئەو دۆخە بن و نەبنە بەشێک لە توندکردنەوەی ناکۆچەکان. سەرۆکی یەکێتی باسی لەوەش کرد دۆخی چەقبەستووی سیاسی هەرێمی کوردستان خزمەت بە بەرژەوەندیە گشتیەکان ناکات و بۆ نەهێشتنی بربەستەکان پێویستە هەنگاوی جددی بنرێت. ئەوەش بە دیدگایەکی نیشتیمانی و بەرپرسیارانە دەکرێت کە ئامانجی خزمەتکردنی هاو نیشتیمانیان بێت. ئەم هەنگاوەی باڵ تاڵەبانی نوێ نییە و لە ڕابردوشدا هەمیشە دەست پێشخەری ئاشتی و کۆتایی هێنان با ناکۆچیەکان بووە، تەنها لە پێناو خزمەتکردنی خەڵکو و کۆتایی هێنان بە قەیرانەکان. چەندین جار سەردانی لایەنەکانی کوردستانی کردووە و داوای باشکردنی دۆخی خەڵکی لێ کردوون. فرسەتی ئەزانم لێرە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژکە، دەستی ئاشتی و برایەتی بۆ هەموو حزبێک و لایەنێک ی کوردستان. ئەم دەست پێشخەری سەرۆکی یەکێتی بۆ کۆتایی هێنان بە چەقبەستووی سیاسی یەکەم هەنگاوە بۆ کۆتایی هێنان بە قەیرانەکانی هەرێم و باشکردنی ژیانی هاوڵاتیان و دەست پێچەکە بۆ دروستبوونی یەک گوتاری هێزە سیاسی کوردیەکان لە بەغدا کە چەقی بەدەستێنانی مافەکانی کووردە و لەوێەوە شایستەدارەیەکانی فەرمانبەرانی هەرێم خەرج دەکرێت و سەکۆیەکی گرنگە بۆ داکۆشی لە مافەکانی کورد. هەڤاڵانی عەزیز، ئەو هەموو بودجەیە هەیە لە بەغداد، ئەگەر بە زۆر بەغداد نەکەین بە دوژمنێکی خۆمان ئەو پارەیە ئامادەن بۆ کوردستانی بنێرن. بەم هەڵوێستا باڵ تاڵەبانی تۆپەکەی هەڵدایە گۆڕەپانی پارتیەوە و کورد وتەنی چەپڵە بە یەک دەست لێ نادرێت. سەرۆکی یەکێتی لە پێناو خەڵک دەست پێشخەری ئاشتی کرد و پێویستە پارتیی وەک یەکێتی ژیانی خەڵکی بەلاوە گرنگ بێت و حکوومەتێکی نوێ لە بەرژەوەندی خەڵک دروست کرێت بۆ ئەوەی ئاشتی بەردەوام هەبێت.